خوا وەزعەمە تێداینا ئەوڕۆکە ئەوە لە سبەینێکەوە بێکارەباینە هەتا ئێستا 5 دقە دەدەنەوە 20 دقە دەبڕن هیچ کەسێک نییە خەمی لەو خەڵکەی بخوا یعنی کو دەبی ئەوها چێ بەرپرسە نزیک 3-4 ماڵ بێکارەبانە لە سبەینێکەوە تەلەفۆن دەکەی لە بۆ دائیرەی کارەبای زۆر بە ئوسلوبەکی ناشرینیش جوابت دەدەنەوە و پێشت ناڵێن یعنی چارەکەی چییە ئەگە بکرێتن ئەوەی بڵاو بکەیەوە ئەوە وەزعمانە ئەوش وەزعی مەیە کاک ئەو خەڵکە هەمووی ئەوها بێکارەبا بێوەزە لە سبەینێکەوە هیچ کەسەکیش بەهاناومان وەنایەت ئەوە حەی شۆرتەیە گەڕەکی حەی شۆرتە لای 40 مەتری ئەوانە هەمووی بێکارەباینە